لە بژانەوەی ئەم جارەدا باز لە پیشەسازیەکی گرنگی شاراوە دەکەم لە هەرێمی کوردستان، ئەویش لە ڕێگای سامانی ئاژەڵەوە دەست دەکەوێت. ڕەنگە لەم هەرێمە سەقامگیرە تەنها سوودمان لە گۆشتی ئاژەڵەکە یاخود بەشێک لە شیری ئەو ئاژەڵانە وەرگرت بێ. ئەی چی لە پێستە و خوری ئاژەڵ دەکرێت لە هەرێمی کوردستاندا؟ من پێتان دەڵێم بەشێکی زۆری ئەو بەرهەمە فڕێ دەدرێت. بە شێوەیەکی گشتی ژمارەی سەر ئاژەڵ لە هەرێمی کوردستاندا 4 ملیۆن سەر ئاژەڵی بچووک هەن، 300,000 سەر ئاژەڵی گەورەش هەن. هەر ئەمەژنا بە ڕێژەی 140 لە وڵاتی سووریاوە ئاژەڵ هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت و بە ڕێژەی 120 لە وڵاتی ئێرانەوە و بە ڕێژەی 120 لە ڕێگای فڕۆکەخانە نێودەوڵەتیەکانەوە ئاژەڵی گەورە هاوردە دەکرێت. داتا و ئامارەکان ئەومان پێ دەڵێن کە خامێکی زۆری پێستە و خوری لە هەرێمی کوردستاندا هەن کە دەتوانرێت بە باشترین شێوە بۆ پیشەسازی هەندێک پێداویستی سوودی لێوەربگیرێت. مەیدانی ئاژەڵ فرۆشانە لە شاری هەولێر ژمارێکی زۆر لە بەخێوکەرانی ئاژەڵ و بازرگان لە مەیدانەکەدان کە ڕین و فرۆشتن بە ئاژەڵەوە دەکەن. ئەوەی من مەبەسمە بە دوواداچوونی بۆ بکەم پێستە و خوری ئاژەڵەکەیە، بزانم کڕین و فرۆشتنی پێوە دەکرێت یاخود چی لەو بەرهەمە دەکرێت. ئاژەڵی ناوخۆی ئێستا کە مەسەرن لە بەڕێز لە سەتان تقریبی یعنی برێم لە سەتان 30 خۆمانە سەتان هەفتای دەرەیە. ئەگەر بەرهەمی دەرێژ نەبیتنی خۆمان یعنی کەمە زۆر کەمە لێرکوانە زۆری لۆ ناو عارەبان دەچیتن. ئەو حیوانە تقریبن 160 سووریە دەتانم برێم 170 سووریا 115 ئێرانە 115 خۆشمانە ئێران و تورکیاش دێتنەوە ئەم کاتەک و لێرکوانە بە خێوی دەکەین دەبیتە حیوان مسە نێرکواندار بکە دابستی و دابستی خۆمانێکوانە خەرک دەیفرۆشیتن. لە قەسابخانەی خۆمان پێستەکە دەرێن 2000 دیناری دەکات تقریبن لە شوێنەکانی هەفرێ دەدەن جملەتیەکان ئەوان تەسمی دەکەن دەرێن 2000 دیناری دەکاتن. مثلا معمەلەك نییە بەرهەمی هەبیتە نێرکوانە وەکو دەوڵەتەکانی دی استعمالی بکاتن و مەسەلەن بیکاتە شتێک ئەوە نییە لەکنە خۆمان بەس معمەل و بەرهەمی لێرکوانە نییە. دوو پێستەکەشی لە 2000 دینار بەر ئەوەی ناکەویتن مەسەن لێ بیبەنە دەوڵەتەچی دیکە و یانە بکە لێرکوانە معمەلە بێ لە تورکیا بەخۆی استعمالی دەکات معمەلی هەیە و سەروبەری دەکات. گرنگترین ئەو بەرهەمانەی لە پێستەی ئاژەڵ و خوری دروست دەکرێت: جلوبەرک، مافور، قوماش، پێداویستی پزیشکی، پێداویستی ناوماڵ. شێوازی سەربڕینی ئاژەڵەکە پەیوەندی ڕاستەوخۆی هەیە بە سوود وەرگرتن لە پێستەی ئاژەڵەکە، بۆیە ئێستا بەشێکی زۆر لە کوشتارگاکانی هەرێمی کوردستان لە ڕێگای ئامێرەوە ئاژەڵەکان سەردەبڕن، پاشان پێستەکەی جیا دەکرێتەوە، بەڵام ئێستا زۆر بەکەمی ئەو پێستە سوودی لێوەردەگیرێت، تەنانەت بەشێکی زۆری فرێ دەدرێت لەبەر نەبوونی کارگەی پێویست، بەڵام ساڵانی ڕابردوو باشتر بوو چونکە ئەو پێستەیە خواستی زۆری لەسەر بوو، بەڵام ئێستا نرخێکی زۆر کەم دەکات کە بەشی ماندووبوونی ئەو کەسە دەرناهێنێت. پێستە لێکردنەوە دوو شێوازیە، ئەویش لێکردنەوە بەدەست و لێکردنەوە بە ئامێر، هەردوو شێوازەکەیمان هەیە. ئەوش دەبێت بە دوو بەش، ئەو بەشەی کە لە پێوەەر دەرناچێتن لە قیاساتی خۆی دەرناچتن بە تاکید لە پێستەی ئاژەڵی گەورە ئەوانەی کە لە قیاسی خۆی دەرناچتن فڕێ دەدرێتن. بەداخەوە لە ئێستادا پێستەی ئاژەڵی بچووک هەمووی فڕێ دەدرێت. پێستەی ئاژەڵی گەورە بە چەند قۆناغێکدا دەڕواتە ڕەوانەی دەرەوەی هەرێمی کوردستان دەکرێت، بە تایبەت دەرەوەی عێراق دەکرێتن. تەنها دوو کارگە لێرە خەریکی چاکردنی پێستن، بەداخەوە کارگەی چەند فترەشی باشە ڕاوەستا یەک کارگە دەیگەینتە قۆناغی نیکل کرۆم. ئەو پێستەی لێرە کە لێ دەکرێتەوە قۆناغی یەکەم لێکردنەوەی پێستەی تەڕی پێدەوترێ. پێستەی تەڕ هەندێک خاوەن گەراجەکان ئەوەی پێستە دەکردنەوە خوریەکەی لێ دەکەنەوە، وشتی دەکەنەوە، دواتر خەی دەکەن بۆ ئەوی تێک نەچێتن. قۆناغی خێکردن و شکردنەوەی پێی دەڵێن پێستەی خام. لە کۆتاییەکانی ساڵی 2019 پێستەی پیشەسازی دەرچوو بە تایبەت لە وڵاتی هندستان و لە وڵاتی ئەڵمانیا کە نرخەکەی زۆر لە خواری نرخی پێستەی تەبیعیە و کواڵەتیەکەشی
بەتاکید وەکو پیستەی تەبیعی نییە کواڵیتیەکەی بەڵام کواڵیتیەکەشی جیاوازێکی ئەوتۆنیە بە پێی بە دوواداچوونەکانی خۆم و تەماشاکردنی زۆری پێستەکەی کە پێستەی پیشەسازی دەرچوو پێستەی ئاژەڵی زیندوو بە داشکانی زۆری بەخۆی دینی بینی بە شێوەیەک پێستەی ئاژەڵی گەورە نرخەکەی لە 25,000 هات بۆ 2,000 دینار پێستەی ئاژەڵی بچووک لە $5 و $6ەوە گەیشتە قۆناغی فڕێدان سەبارەت بە فڕێدان لەو کاتێک کە ئێمە کار دەکەین و ئەوەندەی مێژووی فڕێدانەکەم لە بیر بێت لە ساڵی 2020 بە تەواوی فڕێدراوە نزیکی 424 تەن تەنها پێستەی ئاژەڵی بچووکمان فڕێداوە لە ساڵی 2021 66 تەن پێستەی ئاژەڵی بچووکمان فڕێداوە ئەوە جگەلەوەی هێندێک جار پێستەی ئاژەڵی گەورەش فڕێ دەدرێت بەهۆی خراپی کواڵیتیەکەی یان بەهۆی دروست نەبوونی ئەو پێوەرەی کە لە کارگە و لە ستاندەری خۆی دەردەچێتن بەهۆی لێدانی چەقۆک بیتن بەهۆی دڕاندنی بیتن بەهۆی تەلەفبوونی بیتن ئەو پێستانش فڕێ دەدرێت خۆی پێشووتر بەڕاستی تا چەند ساڵێک بەر لە ئێستا پێستەی هەولێر دەرەجەیەکی پێستەکانی هەموو عێراق بوو بە شایادی هەموو خەڵکی عێراق پێستەی هەولێر بەناوبانگترین پێستە بوو بەڵام ئەو کاتە بوو کە بەڕاستی ئامێر دەوری خۆی تێدا نەدەدی چونکە ئێستاش باز دەکەمەوە ئەوەی کە بەدەست کار دەکرێت زۆر بەدەست سەلخ دەکرێت باشترە لە سەلخکردنی پێستە بە ئامێر زۆر جاری وایە ئامێرەکە ڕادەوەستی یان گێڕبۆکسە پاش و پێش دەکاتن دەبێت ئەوەی دڕاندنی پێستەکە بەڕاستی ئەوەی ئێستا هەیە ئەوەش خراپ نییە بەڵام سەبارەت بە پێستەی ئاژەڵی گەورە نەک بچوک بە هەمووی بە تاکید ئێستا هەر فڕێ دەدرێ بەڵام دانەی 20 لە بۆ 25 سنتی دەکاتن کەەوە بڕە پارەیەک نییە بای ئەوەی ناکاتن ئۆتوبی ئەو پێستە تەڕێی بیگەینە پێستەی بیگەینە قۆناغی خام بای ئەوەی ناکاتن دەسەقی کرێکارەکەی دەربچی بیگەین تا قۆناغی فرۆشتنەوە. ژمارەی کارگەکانی پێستا لە هەرێمی کوردستان و عێراق پارێزگای هەولێر 2 کارگە پارێزگای دهۆک 1 کارگە پارێزگاکانی دیکەی عێراق 40 کارگە لە ساڵانی ڕابردوو لە هەرێمی کوردستان 3 کارگەی پێستا بوونی هەبوو بەڵام بەهۆی نەبوونی خامی تەواوی خوری و پێستەی ئاژەڵەوە یان بە جۆرێکی دیکە ئەو پێستە و خورەی بۆ کارگەکان شیاون زۆر کەمن بە شێوەیەکی ڕێکوپێک ناگەنا کارگەکان بەڵام ئەوەی هەیە لەم کارگەیە تا قۆناغی پیکل کرۆم ئامادە دەکرێ و پاشان دەنێرێت بۆ وڵاتان بە نرخێکی زۆر کام لە بازار. ئێوە ئەو پێستە و خوریەتان لە کۆ بۆ دێت چۆنی چاکی دەکەن ئێوە مامەلەکە ئێوە چییە؟ ئەم محافەزاتی هەولێرێ دەکرن هەموو سلێمانی بۆمەتێ دهۆک بۆمەتێ زاخۆ بۆمەتێ چقا هەرێمی کوردستان هەمی و گوندان و قەزایان و چه ئەم هەمی بۆمەتێ ئەم ئەوی بوختێ کوتێ ئەم خوێ دەکەن کۆ خرانە بە پشتێ خۆیکردێ ڕۆژێکی دمینە ئەم داوێنە مەدحەسان ئەم ئەوی چاکێ دەکەن پشتی دەشتا ماکینان خاوێن دەکەن دەخنە بەرمیلان دەخنە پیکل کرۆم ڕێتکەنە وەلاتان دشتە تورکیا دشتە ئیسپانیا ئەم ڕێتکەنە ئیتالیا هندستان رووسیا وام وڵاتان هەمیان ڕێتکەن لە هەرێمی کوردستان هەموو پێستەکە سوودی لێ وەردەگیرێ یا بەشێکی زۆری فرێ دەدرێت بەشێکی زۆری فرێددا سەبەبی کوشتکە یانێوی مەوزوعە قەسابەیە یانی يعني آگاه لينن يعني بله لازمه كن نكن لازمه چاقو لي ندن لازمه مثلا دما بيستي او تكن وها كامل درناچه ملكيوي جيتكن بله وزور تشتكي قيمتها اصلي قدر بيستياني دنيا حميده من دبتا قمصله دبتا قايش دبتا جانتا يجنو يمر ودبتا محفور ي بقر يعني ي قولك بله دبتا محفور و دبتا بيلاوي طبي بيلاوي عسكري ي كلاسيك همو جدارتشت ئەو پێستە و خوریە لە لای تۆ مانای چییە؟ چ دەگەێنێت؟ ئەوە چییە؟ ئەوە پارەیە داهاتە چیەوە؟ دهاتە بۆ قەسابی دەهاتە بۆ ئەوێ حیوانی خۆیەتی حەشە حزورێ بۆوی دەهاتە بۆ قەسابی دەهاتە بۆ مەدەهاتە بۆ هەرێمی دەهاتە ئێستا بازارە عالەمی تۆزایکەتی هەکەنە پیشە هێشتا داعش نهاتی پیشە 2015 هێدا قلێکی کاور بەرخ $7 بیەی قل بزن $2 نیوی
کیلو بقری دلار 45 دلار نیوی یعنی بقره کی 20 کیلو دهاتا یعنی معنوی 30 دلار پرکی زور قرص گوره تو دری دنیای داجی پیسته نافره نادن همی چیتن یعنی هر دری دنیای دا بەس لە کوردستان فرە دەدرێت کردستان فرێدەدە وژی ینی قیمەت نادەێت لە ڕووی کوالیتیەوە ینی ئەو پێستە و خوریەی کە لە هەرێمی کوردستانی ئێوە ئێستا ئامادەی دەکەن دەیکەنە خامێک و دوای دەینێرنە دەرەوە لە ڕووی کوالیتیەوە چۆنە زۆریوی ینی پیستە بخوا سەر پشتە حیوانێ دەرەجەیەکە فقط دەمە پیستێتە لایمە بەر چاقویە بەرک و جوان ناکەن بەرک و ملەکی لێتکەن بەرک و زێدە دەف چاقو هەیە ئەم فرێددەن مالەسەر ینی دۆلارێ فرێ دەدەین ئەوە نیف دۆلارە کاڤر بەرخ دۆلارێکیە کیلۆ بەقەری 40 سنتە حتا 5 سنتە چی بکرێت لە هەرێمی کوردستان بۆی گرنگی زیاتر بە پیشەسازی ئەم پێستە و خوریە بدرێت پێویستمان بە کارگەی زیاتر هەیە لە هەرێمی کوردستان تەدریبە قەسابان زۆر مهمە لازمە بێمنەتی نەکە نەبێژە بێ قیمەتە ئەمن فرێ دەدەم لازمە ئەولش قەسابێ دەست پێتکە یەیژی کوردستان هەرچی قەسابخانە هەیە لازمە هەمی بتە ماکینە بتە ماکینە عینێ ماکینەك تشتی وسە زۆر بەهاژی ننە tu bêjî ku perekî zêde jî bi perê zêde jî nine yek diyarî perê zêde niye lazim e çiqa yê heta kelekê heta her qezayekî da çî derê qesabxane heye lazim e makînekî dayînin ew ê xweyê qesabxaneyê her çi ye ئێرە تەنها کارگەیەکی تاقانەیە لە هەرێمی کوردستان کە دەتوانێت سوود لە بەشێک لە پێستە و خوری ئاژەڵ وەربگرێ ئەویش تا قۆناغی پیکل کڕۆم بەڵام توانای ئەم کارگەیەش سنووردارە کە ساڵانە دەتوانێت سوود تەنها لە 800,000 کیلۆ لە پێستەی ئاژەڵی گەورە و بچووک وەربگرێ ئەوەی کێشە و گرفتی سەرەکیە لە هەرێمی کوردستان نرخی پێستەیە بە جۆرێک نرخی 1 کیلۆ پێستەی ئاژەڵی گەورە لە هەرێمی کوردستان تەنها 50 سنتە بەڵام هەر هەمان پێستە لە وڵاتان نرخی 1 کیلۆی 2 دۆلار و نیوە نرخی 1 کیلۆ پێستەی ئاژەڵی بچووک لە هەرێمی کوردستان تەنها 1 دۆلارە بەڵام هەمان پێستە لە وڵاتانی ئەوروپی تەنها 3 دۆلارە هەر هەمان پێستە کە لە هەرێمی کوردستان ئامادە دەکرێت هەناردەی وڵاتانی تورکیا ئیتالیا ئیسپانیا و هندستان دەکرێت ئەوانیش لە ڕێگای کارگە گەورەکانیانەوە جارێکی تر بۆ بەرهەمە پێداویستیەکانی تر سوودی لێوەردەگرێت لە هەرێمی کوردستاندا ڕۆژانە 1 تەن پێستەی گەورە و بچووک فرێ دەدرێت ئەگەر بە نرخی هەرێمی کوردستان حسابی بکەین ڕۆژانە زیاتر لە 70,000 دلار فرێ دەدرێت بەبێ ئەوەی سوودی لێوەربگیرێت هەموو ئەمانە پێمان دەڵێن کە لە هەرێمی کوردستان خامێکی باشی پێستە و خوری هەیە ئەگەر کارگەی پێویست بوونی هەبێ دەتوانێت بۆ زۆر بوار بەکاری بێنێ بە تایبەتی کە لە ژیانی ڕۆژانەماندا سوود لەو پێداویستیانە وەردەگرین. تەواوی هەوڵەکانی حکومەت گرنگیدانی زیاترە بە بەرهەمی ناوخۆ و پتەوکردنی ژێرخانی ئابووری و پرسی کەرتی پیشەسازی و هەوڵەکانی زیاتر بۆ دامەزرانی کارگە و سوود وەرگرتن لەو خامانەی لە هەرێمی کوردستان بەردەستن و پێویستیان بە هاوردەکردن نییە. ئەم پرسە دەبەمە وەزارەتی بازرگانی و پیشەسازی لە کەسی یەکەمی ئەو وەزارەتە دەپرسم لە تەمەنی ئەم کابینەیەوە بە چ شێوازێک گرنگی بەو سێکتەرە دراوە. بۆچی کە باسی کەرتی پیشەسازی دەکرێت لە هەرێمی کوردستان تەنها چەند کارگەیەکی گەورە بە بیر و هۆشی هەرهەمومانێتەوە لەوانە شیش و چیمەنتۆ ئەولیاتی کارکردنی وەزارەتی بازرگانی و پیشەسازی تەنها بۆم کارگانەیە یاخود بۆ گشت سێکتەرەکانی دیکەیە؟ نا بێگومان ئێمە کاتێک کە باسی ئەوانە دەکەین ئەوانە نمونەی سەرکەوتون دەمانەوێت ئێمە لە بەشەکانی تریشدا وەکو ئەو نمونانە کاری لەسەر بکەین کاتێک کە باسی شیش و چێمەنتۆ دەکەین بۆیە باسیەکەین بە سوود وەرگرتن لە مادە سەرەتاییەکانی بەرهێمێنانی چەمەنتۆ کە لە کوردستاندا زۆرە سەرکەوتوو بووینە تێدا لە کات ئێمە کە چەمەنتۆ بەرهەمدێنین چەمەنتۆمان بەشی کوردستان و بەشی عێراقیش دابین دەکاتن لە پاڵ ئەوە ئێمە سەرچاوی تریشی سروشتیمان هەیە باڕێ مەوادی خامی تریشمان هەیە ئێمە دەمانەیە وای لێ بکەین چۆن لەو کەرتانەی باسمان کرد سوودمان وەرگرتووە
و ئیکتیفایزاتی خۆمان پێ کردووە پێبەدەستێناوە بە هەمان شێوە لەوانی تریش بنمونە لەم باسم کرد لە مەوادی سەرەتایی کشتتوکاڵی ئەو مادە خامانەی کشتتوکاڵی کە هەمانە چی مەسلەی گەنم و دانەوێڵە و ئەو شتانە بێ و چ لایەنی ئاژەڵداریەکەی بێ ئەوانەش ئێمە دەمانەوێت کاری لەسەر بکەین بۆ ئەوەی لە پیشەسازی خۆراکدا سوودی لێ ببینین و بۆ خۆمان هەم ئیکتیفایزاتی پێوە بکەین بۆ ئەوەی چیتر لە دەرەوە نەیهێرین هەمیش کاتێک کە تو ئەوانە دەیکەیە پیشەسازی هاندانێکە بۆ ئەوەی ئەو بەرهەمانە زیاد بکرێت خەڵک ڕوو لە کشتتوکاڵ بکە ڕوو لە ئاژەڵداری بکاتن چونکە کاتێک بەرهەمەکەی سرف دەبێ حتمما ئەوێش ڕوو لەو کەرتە دەکاتن و بۆ ئەوەی لەوێدا کار و کەسبی خۆی بکە. ژماری دامەزرانی و کارگانە لە تەمێنی کابینەی نوێمدا چەند بووە لە وەزارەتی بازرگانی و پیشەسازیانی کارگەی باشمان هەبوو دابمەزرێ؟ ئێمە بەخۆی ئێستا 3886 کارگەمان هەیە لە ساڵی پار لە هەموو کوردستان 174 کارگە دامەزراوە لە ساڵی 2020 هۆکارەکەشی ڕەنگە زیاتر دابمەزرا بووایە بەڵام بەهۆی ئەو قەیرانە یەک لە دواییەکانی کە تووشی هەرێمی کوردستان و ڕوبەڕووی هەموو دنیا بوو بەڵام ئەمە قسە لەسەر هەرێمەکەی خۆمانەکەین ڕەنگە هۆکارێکی کەمتر دامەزراندنی ئەوە بێ کە ئەو قەیرانانەی ڕوبەڕوومان بۆتەوە وای کرد بێ کە زۆر کارگەدانەمەزرێ. ئەوەی کە بەڕێستان باسی کرد پار ساڵ و لە ساڵانی ڕابردووش بەهۆی قەیرانەوە هەندێک کارگە هەن کە داخراون بە تایبەتی کارگەکان کە لە بواری کشتتوکاڵی و سامانی ئاژەڵدا کە ڕستەخامەکانی هەمووی لە هەرێمی کوردستاندا هەن بەڵام ئێستا داخراون چه هەوڵێکدەن بۆ کردنەوەی ئەم کارگانە؟ زۆر ڕاستە بەداخەوە ئێمە نەمانتوانیوە سوود لەو بەرهەمانەورین بە تایبەتی خوری کە ساڵانە فڕێ دەدرێت کە ئەوە هەم زەرەر لە خاوەن ئاژەڵەکان دەکا ئاژەڵداران دەکا و هەم زەرەریشە لە بۆ ئیقتصادی وڵات نەمانتوانیوە سوودی لێوەرگرین بەڵام ئێمە چەندین خەڵکمان هەر بە تایبەتی بان کردووە من بۆ خۆم چەندین خەڵکی سەرمایه‌دارم بان کردووە داوام لێ کردوون دووشتمان بۆ بکەن یەک بێن لێرە کارگەدا مەزرێنن ئێمە هەموو کاراسانێکیان بۆ دەکەین یەکیان معمەلمان بۆ بێنن معمەلی یعنی پێستە و خۆشکردنی پێستە و داوام کردووە لە چەندین لایەنیشەوە کە بێن کارگەیەکی متەکامیلی بابەتی پێستەمان بۆ دامەزرێنن نەک هەر پێستە خۆشکردن بێن سناعی پێستەشمان بۆ دابرێن ئەو شتانەی کە لە پێستە دروست دەکرێت بەداخەوە هەتا ئێستا کەس بەدەنگمانەوە نەهاتووە و لە بۆ خوریەکەش بەڕێ ئەمەش ئەوەشیان کارگەی چنینیشمان هەیە لە کفریش ئەویشمان وە دەست پێ کردووە زیندوی بکەینەوە بۆ ئەوەی بەکارکەوێتەوە و بەرنامەمان هەیە کە لە شوێنەکانی تریشی دابنین بەڵام بۆ خۆتان دەزانن ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر گرنگی بە کەرتی تایبەتە دەین دەمانەوێت کەرتی تایبەت بژێنینەوە ئەوان یعنی هەموو شتێک هەر لای حکوومەت نەبێتن بۆیە من لێرەوەش جارێشتر داوا لە هەموو ئەو کەسانە دەکەم کە توانایان هەیە کارگە دامەزرێنن بۆ ئەو دوو بابەتەی بە تایبەتی باسم کرد ئێمە هەموو کار ئاسانێکیان بۆ دەکەین. هەناردەکردنی پێستەی ئاژەڵ لە هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردوو لە ساڵی 2016 7,101 تۆن پێستە هەناردە کراوە لە ساڵی 2017 32,500 تۆن پێستە هەناردە کراوە لە ساڵی 2018 24,350 تۆن پێستە هەناردە کراوە لە ساڵی 2019 2,923 تۆن پێستە هەناردەی وڵاتان کراوە. ئەوەی گرنگە باسی لێوە بکرێت شێوازی بەخێوکردنی ئاژەڵەکەیە لەلایەن بەخێوکەرانی ئاژەڵەوە و پێویستیان بە هۆشیارکردنەوە هەیە بە تایبەتی لە ڕووی بەخێوکردن و پێدانی ئالیکەوە چونکە شێوازی بەخێوکردنەکە کاریگەری زۆری دەبێت لەسەر کوالەتی پێستە و خوری ئاژەڵەکە. دکتۆر کە باسی ئاژەڵ دەکرێت باسی یەکسەر گۆشت و شیرەکە دێتەوە بەرچاومان ئاژەڵ تەنها سوود لە بەرهەمی گۆشت و شیرەکەی وەردەگیرێت بێگومان نەخێر لەبەرەوەی کە بەرهەمی ئاژەڵ بریتی نییە لە شیر و گۆشتەکەی ئەگەر ئێمە باسی بە شێوەیەکی زانستی باز لەوە بکەین کە
ئەو بەرهەمی ئاژەڵە خۆی لە خوری دەبینێتەوە، خۆی لە پێستەکەی دەمێنێتەوە. بەڵام لەوانەیە لە هەرێمی کوردستان لەبەر ئەوەی ئێمە کۆمەڵی هۆکار هەن کە نەمانتوانیوە ئەم هۆکارانە ببێتە ئەوەی کە ئەو پێست و خوریە سوودی لێ وەرگین. ئەگەر ئێمە خۆمان بەراورد بکەین بە وڵاتانی پێشکەوتوو لە ڕووی سامانی ئاژەڵیەوە سیر دەکەین ئەوان پێستەکەی و خوریەکەی چەندین کارگیان هەیە و خوریەکەی سوودێکی زۆری هەیە بگرە دوو هێندەی بەرهەمی شیرەکەی و گۆشتەکەی سوودی لێ وەرەگرن. ئێمە لە هەرێمی کوردستان کۆمەڵی هۆکارە هەن کە نەمانتوانیوە سوود لەم بەرهەمە وەرگین. هۆکاری یەکەمیان ئێمە سولالاتی ئەو ئاژەڵەیە، ئەو مەڕەیە، ئەو بزنەیەکە سولالاتێک بێت کە بەرهەمی جگە لە گۆشت و شیرەکەی بەرهەمی خوری و پێستەکەیمان پێبدا. هۆکاری دووەم بیئەش زۆر دەورە بینێ، لەوە گرنگتر هۆکاری ئەو ئالیکەیە کە ئێمە نەمانتوانیوە ئەو ئالیکەی کە دەدرێت بە ئەو ئاژەڵە بتوانێت بەرهەمی خوریەکەی و پێستەکەی لەو جۆرە بێت کە سوودی و لێوەرگین. لەوە گرنگتر لە هەرێمی کوردستان کە بەداخەوە ئێمە دایمە گرفتاری ئەم هۆکارانین، تەنانەت بۆ گۆشت و شیرەکەشی ئێمە پیشەسازی لە وڵاتی ئێمە نییە. ئەگەر هەژ بوو بێت بە شێوەیەکی زۆر کەمی خۆماڵی لە ئاستیش تاکە شخصیە هەن کە ئەمە گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان دەست خاتە سەر ئەو خاڵی کە کارگەی پیشەسازی لە هەرێمی کوردستان برەو پێ بدات. ئەگەر کەسێک بێوێت کارگەیەک دامەزرێنێ سەرتا بیر و چۆنڵی خەیاڵی لای دامەزراندنی کەرەستەخامەکانێتی سەرەتایەکانێتی بیلەوەکەەوە چۆن ئەم کەرەستەخامە لە دەرەوە بێنێ. ئایا ئێمە لە هەرێمی کوردستان لە خوری و پێستەمان ئەوەندە هەیە ئەگەر بە شێوەیەکی باش ئیشی لەسەر بکەین بتوانێت کارگەی باش و گەورەی بۆ دامەزرێنین؟ لەو ئاستانەیە گەرۆکو لە ڕووی زانستیەوە پێت بڵێن بەداخەوە ئێمە خوری مەڕ بە تایبەتی نەمانتوانێت و ئاماژەم پێدا نەمانتوانێت خۆراکێکی تەندروست بین بە ئاژەڵەکان بۆ ئەوەی خوریکی باشمان باتێ. بەڵام لە بزنە نا بە جۆرە نییە سێرەکەی مووی بزن ئێمە چەندین جلوبەرگی لێ دروستەکەی لە دەڤەری بادینان سێرەکەین کە جلی کلی لێ دروستەکە شاڵی پێدەوترێت و ڕەنگەکانی هەرێکە و ڕەنگێکی هەیە بڕوا بکە بزنی مەرەس لەوانەیە هێندەی شیر و گۆشتەکەی بەرهەمی مووەکەی هەبێت کە ئێمە بتوانین سوودی لێ وەرگین. بۆیە وەزارەتی پیشەسازی وەزارەتی بازرگانی دەکرێت لەمە دوابیل لەوە بکاتەوە کە کارگە تایبەت بۆ بەرهەمانە دروست کات و خاڵیشی تریشکە لەوە هەموو گرنگتر کە ئێمە بتوانین جوتیاران و شارکەینەوە ئەو خۆراکانی کە دەدرێت بە ئەو ئاژەڵانە لە ڕووی اقتصادی و لەوانەیە ئیسیفادەیەکە بەڵام لە ڕووی بەرهەمەوە چونکە ئێمە خوار تەنها لە ئاژەڵە بریتی نییە لە گۆشت و شیر بریتە لە خوریەکەی پێستەکەی تەنانە شاخەکانیشی بۆ چەقۆ بۆ دەستکی چەقۆ بۆ زۆر مادەی تر بەکاردێت. کێشەی سەرەکی ئێمە هەر ئەوەیە سوود لە پێستە و خوری ئاژەڵەکە وەرناگرنیا کێشەی تریشمان هەیە. ئێمە گەورەترین کێشەوەی ئێمە شوناسی ئاژەڵی ئێمە دزراوە بۆ وڵاتانی دەوروبەر بە تایبەتی ئێران و تورکیا کە ئەمە هۆکارێکی سەرەکیە کە بەداخەوە ئێمە یەکێکە لە هەرە کارە خراپەکان کە ئێمە نەمانتوانیوە ئەوە ڕابگرین مەڕی کوردی بزنی کوردی ئێمە نەمانتوانیوە ئەو ڕاگواستنی کە ئێستا سولاتەتەکانیان بە ناو ئەو وڵاتانەوەیە کە زۆربەی هی کوردی بۆ بەداخەوە ئەمە گەورەترین کێشەیە جگەلەوەی ئەو کێشانی تریشمانەیە وکووتمان کارگەی پیشەسازیمان نییە ئێمە پیشەسازی برەومان پێنەداوە ئەوەش هۆکارێکە لە هۆکارەکان کە بەداخەوە نەمانتوانیوە ڕێگەی پێ بگرین. بەهۆی نەبوونی کارگەی پێویستەوە زۆربەی ئەو پێستە و خوریەی ئاژەڵ لە هەرێمی کوردستان کە خۆش دەکران هەناردەی وڵاتانی تورکیا دەکران لەوێشەوە بۆ وڵاتانی ئەوروپا بەڵام بەهۆی داکەوتنی بەهای لیرەوە ئەو هەناردەیە بە ڕێژەی 150 کەمی کردووە و نرخەکەشی بە ڕێژەیەکی بەرچاو هاتۆتە خوارەوە. لە ئەگەری دامەزراندنی کارگەی پێویست دەتوانرێت چەندین کاڵا و پێداویستی لێ دروست بکرێت کە بۆ ژیانی هەر یەکێکمان پێویستە. جلوبەرێک یەکێکە لە پێداویستە سەرەکیەکانی ڕۆژانە کە هەر یەکێکمان بەکاری دەهێنین. هاوشێوەی بەشێکی زۆر لە کاڵا و بەرهەمەکانی دیکە سەرجەم ئەم جلوبەرگانەش هاوردەکراوی وڵاتانی دراوسێ و ناوچەکەن. لە هەمووی گرنگتر خامی ئەم پۆشاکانە لە پێستەی ئاژەڵ و خوریەکەی دروست دەکرێت. هەرێمی کوردستانیش کە گانگای ئەو خامەیە و دەتوانێت زۆر بە ئاسانی سوود لە بەرهەمی پێستە و خوری ئاژەڵ وەربگیرێت. بۆیە ئێستا هەموو چاوەکان لەوەن کە چەندین کارگەی پیشەسازی پێشکەوتوانە دروست بکرێت بۆ ئەوەی بتوانێت سوود
لە خامی پێستە و خوری وەربگیرێ هاوشێوەی بەشێک لەم پۆشاکانە لە ناوخۆدا بە کوالێتێکی زۆر باشتر دابیم کرێ و حکومەتی هەرێمی کوردستانیش بە هەموو شێوەیەک پاڵپشتی کەرتی تایبەت و پەرەپێدانی کەرتی پیشەسازی دەکات لە هەرێمی کوردستاندا.